ڕەچاوکردنی تەمەن لە پرۆسەی هاوسەرگیریدا چۆنە بێگومان من گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ یاسر بەرزنجی کۆمەڵا سوماوسای زانکۆ پشتێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت زانیاریمان زیاتر سەبارەت بەم بابەتە بۆ دەگوازێتەوە. سڵاو لێ بوو بەیانیت باش، سپاس بۆی کە لە تۆریەکەین بەڕامەی بانی باش کوردستاندا بەشداری. ئەمە بزانم ڕەچاوکردنی تەمەن لە پرۆسەی هاوسەرگیریدا چۆنە یاخود تا چەند گرنگە تەمەن لەبەرچاو بگیرێت. سڵاو لە ئێوە بەیانی ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئەو میوانداریە و هەڵبژاردننی ئەو بابەتە بەسوودا. بە حقیقەت ڕەچاوکردنی تەمەن یەکە لە ئەو بەشە گرنگانی کە لە پرۆسی هاوسەرگیری دێتە باسکردن. زۆر جار هەر لە دەتوانی بڵێ خاڵی یەکەمە لەوەی کە کەسێک دەوێت کەسی بەرامبەر دەستنیشانکە بە مەبەستی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری لەگەڵی. یەکەم شت بیر لێ دەکاتەوە ڕەچاوکردنی تەمەنی ئەو کەسێ یاخود جیاوازی تەمەنی نێوانیانە. لێرە ئەو بابەتە دوو لق لە خۆی دەگرێت. لقەچیان ئەوەتە لە کام تەمەن هاوسەرگیری بکرێ، لقی دومیان ئەوەتە جیاوازی تەمەنی نێوان کوڕەکە و کچەکە چەند بی. بۆ ئەو دوو تەوەرە دەتوانین لەسەر هەردوو لایەن قسە بکەین یاخود بەجیا قسەیان لەسەر بکەین. سەبارەت بە ئەوەی کە لە کام تەمەن هاوسەرگیری بکرێ، بۆ کچان وەکو شتێکی ستاندارد 20 تا 25 ساڵ تەمەنێکی گونجاوە، بۆ کوڕانیش بە هەمان شێوە دەتوانی برێ 20 تا 25 ساڵ تەمەنێکی گونجاوە. بەڵام زۆر جار ئەو تەمەنە دەڕوا بۆ 25 ساڵ و 30 ساڵ و 35 ساڵ بە پێی بارودۆخ و ئەو زروفەی کە تێدان کوڕ و کچەکان تا کاتێک کە قسمەتیان دەبیت زەواج دەکەن. و سەبارەت بە لایەنی دووەم کە باسی ئەومان کرد مەسلەی جیاوازی تەمەنی نێوان کوڕ و کچەکان چەند بیانێ و کاتێک کە کوڕێک کچێک دەستنیشان دەکات بۆ هاوسەرگیری یان کچێک بیلەوە دەکاتەوە کوڕێک خۆش بێ بۆ هاوسەرگیری بە هەمان مەبەست. لەو حاڵەتە زاری وا هەیە هاوتەمەنی خۆیان هەڵدەبژێرن یاخود تەمەنی لە خۆی گەورەتریان هەڵدەبژێرن. ئەوە دەوەسێتە سەر معجببوون یاخود سەرسامبوون بە کەسی بەرامبەر. زاری وا هەیە ڕەچاوی تەمەن ناکرێ، ینی تەمەن ئەوەندە مەرجێکی گرنگ نییە بۆی کە تۆ کەسێکت بوێ لەوانەیە لە خۆت گەورەتر یا بچووکتر بی بەلاتەوە کێشەیەکی ئەوەندە گەورە نییە. لەبەر تۆ کەسەکەت دەوێت ینی پێوەری تر هەیە لایانی تر هەیە تۆ هەڵسەنگاندنت بۆ کردووە، بۆیە مەرج نییە تەمەن ڕێگربی یاخود کێشەیەکی ئەوەندە گەورە بی. زۆر جار لەوانەیە کێشە بی لای خانەوادەی کوڕ و کچەکە زیاتر لەوەی کە لای کوڕ و کچەکە. کەم تا زۆر بێت گوێبیستی ئەو بابەتانە ئابین بۆ منە ئەڵێن کچەکە تەمەنی کەمە یاخود کوڕەکە تەمەنی کەمە، بۆیە پرۆسەی زەواجەکەیان بەرەو کۆتایی ڕۆژ یاخود گەشت ئەو حەدێکە لێکجابنەوە کەواتە ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری لە نێوان دوو کەسدا لە تەمەنێکی کەمدا کە تەمەنێکی دەکرێت بڵین نەگەشتۆتە کامەڵ بوون. ئەمە تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە پرۆسەیەکی هاوسەرگیری هەڵبوەشێتەوە؟ لە دەروونناسی گەشە باسی دوو لایەن دەکرێت، هەم لایانی دەرونی هەم لایانی گەشەی مرۆڤەکان. ئەمە لە زانکۆ بووە وەکو منهەج دەیخوێنین قوتابیانی کۆلیژی پەروەردە و پەروەردەی بنەڕەتی، جگەلەوەی لە کۆلیژی ئاداب دەخوێندرێ لەو بەشانی کە تایبەتمەندم بەوە، لە کۆلیژی پزیشکی دەخوێندرێ، لە یاسا ئاماژەی پێ دەکرێت لە کۆلیژی یاسا بە زۆرێک لە زۆرەکان. باس لەوە دەکات دەڵێت تۆ مرۆڤ هەم گەشە دەکات لە ڕووی جەستەیی و لایانی فسیۆلۆجی و لایانی ئەو پرۆسێسە گۆڕانکاریانی کە ڕوودەدا لە ناو دەرەوەی مرۆڤ لە ڕووی شکل و شێوە و هەم لە ڕووی ناوەوەی لە ڕووی ئەنجامدانی کۆمەڵی کار لە تەمەنی هەرزەکاری. هەروەها لایانی دەرونی بریتە لەوەی کە مرۆڤەکە لە ڕووی دەرونی و تێگەیشتن و عەقڵی و هەڵچوون و ئەو لایەنانە چۆن پێش دەکەوی، چۆن پەرە دەسێنی، دەکاتە قۆناغێک ئاستێک کە دەتوانی بڵێ کامەڵ بووە بۆ هاوسەرگیری کردن. بەڵام لە کۆمەلگاکان لە کەلتورەکان زۆر جار ڕەچاوی ئەو لایەنانە ناکرێت، بە تایبەتی لە وڵاتانی کە جیهان ئەوەی سێەم بابرین وڵاتانی پێشکەوت دواکەوتوو تا ڕادێک تەنها گەیشت کە لە هەیکەل و لە شکل و لە شێوە گەورە بوو ئینسانەکە کوڕەکەیان کچەکە لە هەردوو حاڵەت خانەوادەکان زۆر جار پەنا دەبەنە بۆی کە زوو هاوسەرگیری پێک بینیتن، ڕەچاوی لایانی دەرونی و لایانی تێگەیشتن و لایانی هەڵسوونی ناکەن بۆ ڕادەیە. ئەوەندەی ڕەچاوی لایانی هەیکەل و شکل و شێوەی دەکرێت دەرێن ئەوە گەورە بۆتەوە با بەشووی دەنیان باشنی بۆ بێنین. ئەوە زۆر جار وا دەکاتن لە تەمەنی بچووک، ینی خوار 20 ساڵ یاخود 20 ساڵ ئەوها هێشتا ئینسانەکە لە ڕووی عەقڵی تێگەیشتنەوە کامەڵ نەبووە. کە دەستنا پرۆسی هاوسەرگیری لەوانەیە وەکو کردداری فسیۆلۆجیەکان کردداری سێکسی بتوانی سەرکەوتوبی لە زۆر مەسەلەی، بەڵام لە ڕووی عەقڵی تێگەیشتنەوە کێشەی بۆ دروست دەبی لەگەڵ کەسی بەرامبەری یاخود وەرگرتنی بەرپرسیارەتی وەکو باوک یان دایک ئاسان نییە بۆ کەسێک کە لە تەمەنی هەرزەکاریە.
بۆ ڕادەیە کە وەکو کەسێک دەتوانانی پشتی پێ ببەستی یاخود ئەرچ پێ بسپێری ڕۆڵی پێ بسپێری زۆر جار داوای خانووی جیا دەکەن هەلە سەرتاوە و بەڵام کێشیان هەیە لەوەی کە پێکنیان ناگونجێن بە تایبەتی ئەو کوڕکچانی هاوتەمەنیەکەن لە هەمان تەمەنن لەبەرەوەی لەوانەیە بۆ کچان ئاسایی بیشوکردن لە تەمەنێکی وا بەڵام بۆ کوڕان پێویستە کوڕەکە گەورەتر بی کچان هەمیشە چاوەڕێ ئەو دەکەن کوڕەکان مامۆستایان بن وەک مامۆستایەک سریانکەن جگە لەوەی هاوسەریانن شتیان لێ فێر بن پشتیان پێ ببەستن بەڵام کە دەبینی کوڕەکەش هێشتان ماوێتی لە ڕووی تێگەیشتن و لایەنی دەرونیەوە هێشتا تەمەنێکی ماوە بۆ یە کچەکان ناگونجێن لەگەڵیان بە ئاسانی کاتە دەکرێت بڵێن کاگە ئەسریانی ئەمە بە ضرورەت دادەندرێت کە کوڕەکە هەموو کاتێک لە کچەکە تەمەنی گەورەتر بێت لە هەمان کاتدا ینی ئەبێت چەندێک بێت بۆ منە بەشێک پرۆسیا و سەرگیری دەبینین لە میدیاکان بێت لە سوۆشال میدیا بێت جیاوازێکی زۆر تەمەنی نێوان کوڕ کچەکە هەیە واتە کوڕەکە بە ڕێژێکی زۆر لە کچەکە تەمەنی گەورەترا ئەمانە دەبێتە پێوەەر بۆی کە پرۆسەیەکی هاوسەرگیری گونجاو بێت یاخود تەندروست بێت. بەڵێ ئەوە هیچ کێشێک تێدانە هیچ ئیشکالێک تێدانە لەبەر ئەوەی تەمەەن تەنها ژمارەیە ئەگە باسی تەمەەن بکەین دەوەسێتە سەر خوڵق و زەوق و سەلیقە و تااقەتی ئەو کەسەی کە بابرین پیاوەکە ڕێک یان کوڕەکە تهدیدن باسی ئەو دەکەین تەنها ژمارەیە ینی دەتوانانی کەسێکی بەتوانە و ئەو بیت لەبەرەوەی خانمان بەداخەوە ینی دوای ئەوەی کەشوو دەکەن منداڵ دێنن شکل و شێوە و ئەویان تێک دەچی تا حدێک لە شولاریان تێک دەچی زوو گەورە دەردەکەون پیاوان بەو ڕادێ پیانەوە دیار نییە ینی مەسەڵەن نێوانیان ئەگەر لە 5 تا 10 ساڵ بی تا 15 ساڵ بی تا 20 ساڵ بی کێشەیەکی ئەوەندە گەورە نییە پیاوەکە هەر گەنج هەیە و ژنەکەش یەکسەر دووسێ منداڵ دێنی و یەکسەر لە شولاری تێک دەچی شکلی تێک دەچی گەورە دەردەکەوێت لەناو ئیش و مانتبوون و ئەرک و دەوام و خزمەتی منداڵ و ماڵ و میێوان و ئیش و کار و ئەوانە تەواو ینی پیری پێوە دیار دەبی ینی بۆ نمونە ئەگەر کوڕک و کچێک لە مالی 85 بن مالیدەن 1985 بن یان 1980 بن پیاوەکە هێشتان گەنج دیارە و ژنەکە تەواو پیری پێوە دیارە وەک ئەوە لەو گەورەتر ینی بۆیە ئەو شتە ڕەچاو دەکرێت زۆر جار دەرێن با کچ لە خۆی بچووکتر بی ها زۆر جار حاڵەتە هەیە هەم لە بەلایانی وەک باسم کرد کچان پشتیان پێ ببەستن لەوەی کە عقلێکی لەخوایان کامڵتر گەورەتر تەمەنی گەورەتر خیبرەی زیاتر دنیا دیتە زیاتر هەم لەبەر ئەوەی کە پیاوان زوو ئەوە نەبن ینی بە شێوەیەک دەرنەکەون خانمان زیاتر دەکەون لانی وەک باسم کرد لە شولار و شکل و شێوە و ئەوانە جگەلەوەی کۆمەڵک پێوەەر هەیە من دەمیست ئاماژەی پێ بکەم بە خێرایی ئەگەر دەرفەت بدەیت لەبەری ئەوانە پێوەری سەرچین زیاتر لە تەمەن بۆ نمونە پێوەری تێگەیشتن پێوەری بۆ چوون و ئەفکار و نزیکی ئەفکاری دوو کەسەکە بۆ نمونە پێوەری زانستی یاخود بڕوانامە هەروەها پێوەری ئابووری هەروەها پێوەری با بڵێن ئاین ینی هەمان ئاینیان ئاینێکی جیاواز زۆر جار لە وڵاتان چکە هەڵبژاردننی هاوسەر لە ئاینێکی جیاواز لە وڵاتان کێشەیەکی ینی گەورە نییە شتێکی ئاساییە لە وڵاتی ئێمە لەوانێ کێشەبی هەروەها مەسلەی ناوچەگەرێتی مەسلەی بنەماڵەیی عشیرەت ئەوانش دیسان ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی کەسەکان بۆیە خێزان ئەگە باسی بکەین وەکو پێوەرەی سەرەکیدا دەنرێت لە هەموو ئەو قسانی کە باسم کرد لە کۆتاییدا خێزان ڕۆڵی هەیە لە هەموو ئەوشتان یان ئەگەر هەموو ئەو پێوەرانە هاوتا بوون یان دژبەیەک بوون یان لێک دوور بوون بەڵام لە کۆتاییدا هەر خێزانە بڕیار دەدا خێزان مەبەستم ڕێک بنەماڵی کچەکەی زیاتر بڕیار دەدا کە ئایا کچەکەی بۆ کوڕە بدایان نەیدا بەڵێ ئەو پێوەرانەی کە تۆ ئاماژە و پێکرد ینی کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی دیکە تا چەند جیاوازی بەخۆیە دەبینێت گەر ئێمە باز لە کۆمەڵگەی کوردی بکەین باز لە هەوڵەتیان یاریمی کوردستان بکەین پێوەرەکان ئێوە وەکو ینی سەرنج و تێبینی خۆتان چۆن دەبینێت تا چەند ئەم پێوەرانە گرنگە ینی ڕەچاو بکرێت هەم بنەماڵی کچەکە هەم بنەماڵی کوڕەکە بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی هاوسەرگیری. لە کولتوری کۆمەڵگەی کوردی لە دابوونەریتی کۆمەڵگەی کوردی لە دێر زەمانەوە پێوەری بنەماڵەیی ڕەچاو کرایە ئەعتیباری بۆ کرایە لە کۆن لە کاتی ئێستادا لە سەدەی لە 2000 بەدواوە ئەوەندە کێشەیەکی گەورە نییە خەریکە بنەماڵەکان ینی لەگەڵ یەکتری هاوسەرگیری زیاتر دەکەن ینی کێشەی عشیرەت و ناوچەگەرێتی ئەوەندە نەماوەک پێشوو ڕەنگە لە ساڵانی چلەکان تا هەفتاکان و هەشتاکانیش ینی ئەوە کێشە بوو بەڕاستی ئێستاش لەناو هەندێک بنەماڵە ئەو شتە هەیە بەڵام کە پێوەرەکانی ترزاڵ دەبن بەسەر وەزعەکە ینی بۆ نمونە پێوەری ئابووری ئەگە بەهێز بوو لەلایەن کوڕەکەەوە پێوەری بنەماڵەی و عشیرەت کێشە نییە پێوەری تەمەن نابتە کێشە بۆ نمونە
ئەو باسی چی دەکەین کۆمەڵگەی کوردی یاخود ئەگەر بڕوانامەشی نەبی کوڕەکە زۆر ئاساییە ئەگەر لایانی ئابووری بەهێزبی بەڵام ئەگەر ئەم لایانی ئابووری لاواز بوو دەبی بڕوانامەکی بەرزی هەبی بۆ نمونە یاخود لە عشیرەتە جوابی تۆزێک ناوداربی کوڕی کەسێکی ناودار بوو دیاربی کچی کەسێکی دیاربی زۆر جار هەڵبژاردننی کوڕێک لە لیڤڵێکی بەرز لە ئاستێکی بەرز لە عشیرەتێک لە کوڕی کەسێکی خانەوادەیەکی بەناوبانک دەسی هاوسەرگیری لەگە کچێک دەکات لە هەمان ئاست و لیڤڵی خۆی ڕەچاوی پێوەری تەمەن ناکرێ ڕەچاوی پێوەری بڕوانامە ناکرێت مثلەن ڕەچاوی پێوەری لێک تێگەیشتن و ئاست ڕۆشنبیری ناکرێت لەبەرەوەی شتێککە هەیە گرنگترە لەو ئەو پێ درێن پێوەری کۆمەڵایەتی ینی بڕوانامە و باری ئابووری ئەم بابەتانە بە گرنگ دابدرێت لە ئەنجامدانی پرۆسی هاوسەرگی یاخود تێگەشتنی نێوان هاوسەرەکان گرنگەوە تێگەشتنی نێوان ئەو کچوکڕە کە ئەنەوێت هاوسەرگیری بکەن لە هەمان کاتدا ڕێکەوتنیان لەسەر چەند خاڵێک و چەند بنەمایەک بەحقەت ئێستا لە کاتی ئێستادا لەبەر ئەو بارودۆخەی کە ئێمە تێداین لە ڕووی دارایی و ئابووریەوە لە قەیرانەوە زۆر لە کوڕەکان چاوێن لەوەیە کچێک بخوازن بڕوانامەی هەبی و پیشەی هەبی موچەی هەبی وەکو پاڵپشتێکی داراییبی بۆیان ئەنی من زۆر لە ناو گەنجەکانین زۆر باز دەکەین لەبەرەوەی خۆیان پیشەیەکیان داوامێکیان ئیشێکیانە حەزیان لێ کچەکەش مامۆستابی فەرمانبەربی کارمەندبی لە کۆمپانیایەک ئیش و کارێک هەبی موچەیەک هەبی بتوانی پاڵپشتێکی دارایی بەلایانی کەم بتوانی ئەو شتانی کە خۆی پێویست پێە وەکو ئافرەتێک وەکو خانمێک دابینی بکە یاخود بتوانی هاوکاری بی لە بەکرێگرتنی خان و لە ناو ماڵدانان مثلەن لە زۆر شت لە ئۆتۆمبیل کڕین ئەوە یەک لەو خاڵانەی کە پێوەری ئابووری لە کاتی ئێستادا بەهۆی ئەو بارودۆخەی کە تێداین بۆتە مەرج لای زۆرێک لە کوڕان مەسلەی بڕوانامە لای کچان زیاتر ئەو شتە هەیە ینی کچان حەز دەکە دەرچووی زانکۆن حەزیان لێ شو بە کوڕ بکەن دەرچووی زانکۆبی بەلایانی کەم بەڵام لێرە شتێک هەیە ینی مرۆڤەکان چەند بڕوانامیان بەرزبی ئەگەر کوڕە ئەگەر کچە کێشەی ئەویان دەبی لە ئاستی ڕۆشنبیری یاخود ئاستی زانستی یاخود هەمان بڕوانامەی خۆیان ینی بۆ نمونە کچێکی پزیشک یاخود کچێکی ئەندازیار بە ئاسانی شو بە کوڕێک ناکە کە دەرچووی شەشی ئامادەیی بی یاخود دەرچووی دیبلۆمی باڵابی دیبلۆمبی مەحەدی تەواو کردبی یاخود کچەکە دکتۆری جامیعیبی مامۆستای زانکۆبی دیسان بە هەمان شێوە بۆ کوڕەکە ئەوەندە کێشە نیە ئەگە کوڕەکە مامۆستای زانکۆبی دکتۆربی پزیشکبی لەوانەیە کچێک بخوازی کە دەرچووی زانکۆبی ئاسایی بڕوانامەک لە خۆی نزمتر یاخود دیبلۆمی هەبی بۆیە ئەوە دەوەستێتە سەر کەسەکان ئایا ئەو کەسە کام پێوەەر بەلایەوە گرنگە پێوەری ئابووری یان پێوەری زانستی یان پێوەری کۆمەڵایەتی یاخود تەمەن یەک لەو پێوەرانە گرنگە لە بیرمان نەچی ئەوەشیان باسکەین پێوەری سیاسیش هەبوو کاتی خۆی لە سەردەمی نەوەتەکان ئێستاش لە هەندێک لە مؤسساتی حکوومەت هەموو هەندێک لە کارمەندان لە حکوومەت ناتوانن لە هەموو بنەماڵەیەک ئەگەلایانی سیاسیان هاوتانەبی لەگەلایانی سیاسی کوڕەکەیان کچەکە لەوانی ڕێگە پێدراو نەبی یاخود هەمان بنەماڵەی بەرامبەر کچەکەی خۆی نەداتە ئەو کوڕەکە لەلایەنێکی سیاسی دژ بەلایەنەکەی ئەوەش هەندێک زار ڕەچاو کرایە ئەوە زیاتر لە عێراق لە خواروی عێراق لایانی سیاسی نا لایانی مەذهبیش تأثیری هەیە بەڵام لەلا ئێمە لایانی مەذهبی کێشەیەکی ئەوەندە گەورە نییە بەڵێ دەکرێت بڵێن کە شتێک بوونی هەیە تا ئێستاش بەشێک لە خێزانەکان کە ئەیانەوێت کە کچەکان گەشتە تەمەنی 15 ساڵ یاخود 16 ساڵ چێتە پرۆسی هاوسەرگیریەوە یاخود هاوسەرگیری ئەنجامدات ینی ئێوە سنج و تێبینیتان سەبار بەم بابەتە چییە یان چۆن دەیبینن ئەنجامدانی ئەم پرۆسی هاوسەرگیری یاخود ئەم جۆرە بیرکردنەوە کە لە بەشێک لە خێزانەکان دەکرێت بڵێن تا ئێستاش بوونی ماوە سەبارەت بە بەشودانی کێت لە تەمەنێکی بچووک کاتی خۆی لە کۆن دیاردێک هەبوو پێیان دەگوت گچکە بە گەورە بە گچکە ئەها مەسەلەن کچێکی بچوو چەندەدا پیاوەکی بە تەمەن زۆر بە تەمەن لەوانەیە کچی بەقەت ئەو با مەسەلەن حاڵەتی وازە لەوانەیە ژنی یەکەمی باشنی سێمی باشنی دومی با ئەوە شتای وا بوو ئەو کاتە بەشودانی کرد یاخود پێوەری کۆمەڵایەتی ڕۆڵی هەبوو ئەنی پیاوەکە کوڕی زۆر با ژنی زۆر با ئەوە پێوەرەی کۆمەڵایەتی بەهێز بوو ئەو کاتە وەک ئێستا نەبوو ئێستا پێوەری ئابووری ڕۆڵی هەیە بەڕاستی ئەن تۆ با کوڕت زۆربی با ژنت زۆربی با بەناوبانگ بیکە لایانی ئابووریت لاواز بوو تەواو ئیتر ئەوانە هیچ ڕۆڵی نییە ئەو کات دوا بوو پەرلەمانی عێراق پێشی سێ خول یا دوو خول بوو هەڵە نەبم ویستیان هەندێک لە ئەو کوتلە سیاسیانی پەرلەمانی عێراق لە خواروی عێراق زیاتر لە کوتلەکانی شیعە ویستیان یاسایەک پرۆژە یاسایەکیان تەقدیم کردیان ویست ئافرەت بەشوو بدەن لە تەمەنی 9 ساڵی کە تەمەنێکی زۆر بچووکە زۆر مەحاڵە ئەو شتە دەیانگوت لەبەرەوەی ئافرەتانی ئێمە کچانی ئێمە زوو گەورە دەبن یعنی زوو گەورەیان پێوە دیارە با شتێکی ئاسایی بی بە 9 ساڵ بەشوو بدرێن بۆ نا بەڵام دوای ئەوەی کە
پرۆژە یاساکە باسکرا لە پەرلەمان لایەنەکانی تر کوتلەکانی تر دژی بوون و دەنجی لەسەر نەدرا ئەگەنا خەریک بوو بە یاسا بکرێشتەکە ئەو کاتە ئاسایی بۆ هەر کچێک لە 9 ساڵ ڕەتی دابا دەیتوانی شوو بکات کە تەمەنێکی زۆر بچووکە و هیچ تێناگە لە دنیا ئەگەر هەیکەلێکی گەورەبی بەڵام تەمەنی بچووکە بۆیە ئەو دیاردێ ئێستا کەم بووە ینی دەگمەن ڕوودەدا 1 دادگاکان مارەی ناکەن شتێکی قبول کراو نییە مامۆستایانی ئاینی ئەگە مارەشی بکەن لەو تەمەنە بچووکەی بەرپرسیار دەبن یاسا بەرامبەر بە یاسا کێشیان بۆ دروست دەبی بۆیە ئەوانی شەر نایکەن مەگەر چۆن زۆر بەنهێنی 1 لە ناو کۆمەلگا و حاڵەتە ڕووبدا بە بەراورد دەگەر سەردەمی کۆن بەڵێ سەبارەت بە گرفتە کۆمەڵایەتیەکان گەربێت و ئەم بابەتە یاخود ئەگەر ئەم ڕێژەیەش کەم کە هەیە کە خۆت ئاماژەی پێکی بوونی هەبێت تا چەند لە ڕووی گرفتە کۆمەڵایەتیەکان و بنەماڵی هەردوو لە یعنی ڕۆڵیان هەیە بۆ من هەندێک گرفت هەیە کە ڕوودەدات بنەماڵی کچەکە بێت یاخود بنەماڵی کوڕەکە بێت تێکەڵ بە گرفتەکە دەبن دەکرێت بڵین بەرەو کوێ هەنگاوە بێت یعنی دەکاتە حاڵەتی لێکەڵۆشان و یاخود جیابوونەوەی هەردوو هاوسەرەکە بەڵێ بێگومان لەبەرەوەی ئەو کوڕکچانی لە تەمەنی بچووک هاوسەرگیری دەکەن زۆربیان لە هەمان ماڵی باوکی کوڕەکەن یان ماڵی دایکی کوڕەکە گەر باوکی لە ژیان نەمابوو لە ژوورێکن لە خانوویەک لە سەرەوە یان لە هەمان نهۆم بێکەوە دەژین تەمەنیان بچووکە هەموو هەستان و دانیشتن و چوونە دەر و هاتن و خەرجکردنی پارێ و هەموو ئەوشتانیان بە قسەی گەورەکانە بەحەقەت یعنی لەبەرەوەی ئەوان بەشێکن لە ناو هەموو ئەوە نیم بڵێ ماڵێکی سەر بەخۆ بن لەو حاڵەتە تەداخلکردنی گەورەکان لە کاروباری وان لە هەستان و دانیشتنیان لە هاتوچۆیان تەنانەت ناتوانن بە ئیسراحەت میوانێکیشان بێ یاخود ئەوان بستنە میوانداری هەموو شتێکیان بە قسەی ئەوان دەبی بە ئەمری ئەوان دەبی بۆیە ئەو لێک تێنەگەیشتن ڕوودەدا لە نێوان ئەو دوو نەوە جیاوازە دوو نەوەی جیاوازن یعنی دوو تەمەنی جیاوازن تەمەنی پیاوێکی بە ساڵات و ئافرەتێکی بە ساڵات و لەگەر کوڕ کچێکی هەرزەکار کە تازە هاوسەرگیریان کردووە لە هەمان ماڵ دەژین هەرچەند تەبابن هەرچەند یەکتریان خۆش بێ هەرچەند بەلایەنەوە گرنگ بێ ئەو کوڕی خۆیان ئەوە بووکیانە مەسەلەن بەڵام لەگەر ئەوە شەر لێک تێنەگەیشتن و کێشە و گرفت دروست دەبی بەڕادەیەک دەگاتە ئاستی جیابوونەوە لەبەر ئەوەی کوڕەکان لەو حاڵەتە خاوەن بڕیاری خۆیان نین چاوێن لەوەیە بابیان لە جاتیوان قسەی بکات داچیان لە جاتیان قسەی بکات برای گەورەکەیان خوشی گەورەکەیان ینی هەم ئەو گەورانە تەداخلی ناوماڵی ئەو کوڕ و کچە دەکەن کە تازە هاوسەرگیریان کردووە ئەوە یەکەم دومیان ئەگەر لە ماڵێکی جیابن لە خانوویەکی جیابن دیسان هەردەبی ئەوان چاوێن لەوانبی ئەوان ئاگیان لیانبی ئەوان سەردانیان بکەن ئەنی زۆر جار بۆ ناخواردن لەوانەیە 2 سێ جەم لەوێنان بخۆن شەو تا درنگ کرد لەوێن بەس بۆ خەوەکە دەستنەوە ماڵی خۆیان ئەوەش زۆر جار ئەو کێشەیە ڕوودەدا دەرێن ئەتی مادام ماڵت سەر بەخۆیە بۆ بخۆت ئەوەی خۆت ناکەی یعنی تو ئەو ژنە چیە ناتانی شیوەکی لێ بنێ ناتانی پشتی پێ بەستی ناتوانانی میوانی بێتن ئەوانە هەموو کێشن بۆ ئافرەتەکە دروست دەبن ئەو هەموو کێشانە وای لێ دێ دەگاتە ڕادەی جیابوونەوە زۆر لە کوڕکچەکان کە لە ناو وەزعی وادان تەمەنیان بچووکە هاوسەرگیری دەکەن زوو زیاد دەبنەوە بەڕاستی لەبەرەوەی لێک تێنەگەیشتن ڕوودەدا کەسیان تەحملی بەرامبەرەکەی ناکە ینی بەتاکید لێرە خەڵکی دەرەچیش دێتن هەموو مۆزوعەکەی لایەنی کچەکە و لایەنی کوڕەکە یان خەڵکی خزم دەرەوازی لێ بینە ئیمالیان کە مەسەلەن دامەنیشە لە دیاریان ئەوە چنە ئەتولۆ کودێلی ئەمرت لەسەر بکەن ینی ئەو قسانە دەکاتن وە دەکات بەڕاستی هەردوو لا سارد بنەوە پرۆسی هاوسەرگیریەکە بەداخەوە تێک دەچیتن بەڵێ ئەمێت پرسیارە بەم جۆرە بیکەم یعنی تێگەشتنی هاوسەران پێویستە بە تەمەن بە جیازی تەمەن قسەیەکی کوردی هەیە دەری عەقڵ بە گەورە بچووکی نییە مەسەلەکە دیارە بەلاژ نەوترا دیارە تەجروبەی لەسەری هەیە لە سۆشیال میدیا ژەگە سیرکەی زۆر لەگەڵ ڕێسم بۆ پابلیک فیگەرەکان ئەوانی کە ناوبانگن یاخود ئەوەن چ لە پیاوان چ لە ئافرەتان تەمەنیان گەورەیە و بەڵام لە عەقلێکی بابڕین هەندێکیان لە عەقلێکی بچووکدان بەداخەوە ینی ئەوە کاریگەری خراپیان لەسەر کولتوری کۆمەلگاش کردی لەسەر گەنجەکانیش کردیە ینی ئەوەندە ڤیوەر و ئەوەندە سەبسکرایب و ئەوەندە ئەو کەسانی کە سەیری ڤیدیۆ و ڕێکلام و شتە سەیر و سەمەرەکانی وان دەکەن ئەوەندە خەڵک بەلایانی سەقافی و ڕۆشنبیری و تێگەیشتن و گەڕان بە دوای ڕیسێرچ و توێژینەوە ئەو شتانە ناکەوی بەڕاستی یاخود فیلمێک کە سوودێکی لێوەرگری یاخود خوێندنەوەی کتێبێک بە شێوەیەک لە شێوەکان بۆیە ئەو تەمەن گەورانە لەگە تەمەنی گەورەدام بەڵام هێشتان عەقلیان یاخود لایەنی گەشە و تێگەیشتنیان بچووکە بە بەرامبەر بەوە لەوانەیە کەسێک هەبی لە تەمەنی 18 ساڵبی 20 ساڵبی 19 ساڵبی بەڵام هەست دەکەی لەگەر کەسێکی گەورە دانیشتووی لەوانەیە وا دەزانین لەگەر کەسێک دانیشتووی تەمەنی 40 ساڵە ماشەڵڵا لە ڕووی تێگەیشتن و عەقڵ و بیرکردنەوە و لەسەر خۆیی و هێمنی و
ئەتەکێت و هەموو ئەوانە هەز دەکەی کەسێکی بە تۆ گەورەیە هەز ناکەی لەگەر کەسێک دانیشتی 20 ساڵە تەمەنی بەڕاستی بۆیە مەسلەی تەمەن پەیوەندی بە ئاستی تێگەیشتن هەیە لێت ناشارمەوە بڕوانامە دەوری هەیە بەڵام دەوری سەرەکی نییە وەک زۆر جار باز دەکەنە چاو پێکەوتنەکان بڕوانامە ئەگەر بەوە بیکە ئینسان ڕۆشنبیرکە ئۆکەی تەواوە شتێکی باشە بەدەستێنانی بڕوانامەیە لە ئاستێکی دیاریکراو ئەگەر بەکەلۆریۆسە ئەگەر دبلۆمە یاخود بڕوانامەی بەرزترە بەڵام ئەگەر تۆ دەرچووی زانکۆ بووی و هێشتان لە ڕووی تێگەیشتن و فکر و بۆ چوون و ئەوانە کاریگەریەکی وات بەسەر بڕوانامەکە نەیتوانی کاریگەری بەسەر یاخود گۆڕانکاری بەسەر ژیان دابینی کەواتە هێشتان تۆ ماوتە لە ڕووی تێگەیشتنەوە لەبەرەوەی زۆر بینیمانە لە ناو گەنجەکان ئەو شتانە هەبووە. بەڵێ بابەتێکی دیکە لاسایکردنەوە لە پرۆسی هاوسەرگیری بۆ منە کچەکە بێت یاخود کوڕەکە بێت ئەڵێ هاوڕێیەکەم هاوسەرگیری ئەنجامدا ئەوە منیش بە هەمان شێوە بێوی کەسەکە بناسێ بێوی ئەم تێگەیشتنە هەبێت بێوی ئەم پێوەرانە هەبێت کە تۆ لە دەستپێکی تەوەریەکەم ئاماژە و پێکرد ئەمانە تا چەند کاریگەری لەسەر پرۆسەی هاوسەرگیری هەبێت یعنی ئەمانە پێویستە بەمەوە ئەم لاسایکردنەوە بوونی هەبێت ئەویان زۆر جار لەلایەن کوڕەکانەوە ئاماژە پێدەکریان دەوروژێنرێ بە شێوەی ناڕاستەوخۆ یان ڕاستەوخۆ لای دایکیان کەسی نزیکی لەوانەیە لە لای باوکی نەتانی کوڕەکە باسانی بکە بەڵام وەکو نمونە دەهینەوە دەرێ مەسەرەن هاوڕێکەم لە تەمەنە بوو لە تەمەنی منەواژنی هەیە منداڵی هەیە من هێشتا مەسەرەن هیچم نەکردی ئەگە خۆشی وانە لێ خەڵک پێی دەڵێن کاکە تو بۆژن نایانی هاوڕێکانت لە تەمەنی تون سەری کە فلان و ئامۆزاکانت و کوڕەخاڵت و خزمەکانت و براکەت و هاوڕێکەت و ها مەسەرەن وەکو نمونە دەهینەوە ئەو هێنانەوەی نمونەیە دوو لایەنی هەیە لایەنێکی باش و لایەنێکی خراپ لایەنە باشەکەی چیا دەرێ ئەوانە سەرکەوتوو بوون باش بوون لایەنە خراپەکەی ئەوەیە دەرێ ئەها ئەوەش هاوسەرگیری کرد لە تەمەنی تو بوو فەشەلی هینە تەمەنی گۆئی هاوسەرگیری نییە ئەتو هێشتان مایتتان ها ئەو قسانەش دەکرێت لە پاڵ ئەوە ئەنی ئەو لاساییکردنەوە بە دوو زۆر دێ بە زۆری باش بە زۆری خراپ بە زۆرە باشەکەی ئەوەیە هاندانە بۆ هاوسەرگیریکردنی کەسەکە زۆرە خراپەکەی ئەوەیە کەسێکی شکست خواردوو لە پرۆسەی هاوسەرگیری دەبتە نمونەیەک نمونەکی زیندوو بەردەوام و ناوی دێتە ناوناوان وە دەکات کوڕ و کچەکان سارد بنەوە لە پرۆسی هاوسەرگیری ئەبان ئەو قسەیە بەس بۆ کوڕانیە بۆ کچانیش بە هەمان شێوە کە کچێش دەگاتە تەمەنێک پێی دەڵێن ئەوە کچەکانی ڕەفیقت هەمووی هاوسەرگیریان کرێت هێشتان بۆ نایکەی ینی بۆ مەرجەکانت قرسە چاوەڕێی چ دەکەی کەسێکی لە ژیانت لەوانەیە کە سوکاری خۆی لێ بپرسن کچان هێشتان نازانن کە بنەماڵەی کچەکان باوکدایکی کچەکان ڕەنگە بە ئاسانی کچەکانی لەدەست دەرنەیە بەڵام یەک لە ئاوەتە گەورەکانیان ئەوەیە کە کچەکانیان شوو بکەن بەڵام کچان دام بە واقعانانیان بەداخەوە ئێستا لەوانەیە لێشم تووڕە بن برێ مامۆستای سەرباسی و مۆزوعی دەکەن ئەو حقەتێکە گەلە داکوبابی هەر کچێک بپرسی برێ چەند پەرۆشە بۆی کە کوڕەکەی بستە ناو هاوسەرگیری بە هەمان شێوە پەرۆشە بۆی کچەکە بستە ڕێی خۆی شوو بکە لەبەرەوەی کەس بە تەمانیە کوڕ و کچەکانی دابنی لە ماڵێ بۆ ماوەی ساڵانێک لەبەرەوەی دایک و باوکیش دەچنە تەمەنەوە ناتوانێت خزمەتی منداڵەکانیان بکەن لەوانەیە گرفت ڕووبدا لەوانەیە لە ژیان نەمێنن ئیتر ئەو کاتە خێزانەکە پەرتەوازە دەبی بۆیە دایک و باوک چاوی لەوەیە منداڵەکانی هاوسەرگیری بکەن لاسایی شتە باشەکانی بکەنەوە هاوتەمەنی خۆیان کە هاوسەرگیریان کردووە بەڵام لەولاش خەڵکەکە هەیە دەرێ نە ئەوانە هێشتان مایتیان ئیشوکردن نینە سەیری فلان کەس کە زەواجی کرد فەشەل هینە ئەوە نەیتوانی سەرکەوتبی ئەوە نەیتوانی وابی هەن ئەو نمونە خراپانەش دێتەوە ئەوە وا دەکا وەک باسم کرد ساردبوونەوە دروستبی لە پرۆسی هاوسەرگیری یاخود ترس دروستبی لە هاوسەرگیریکردن معنای ئەوە نیە کەسێک شکستی هینا هەموو خەڵک شکست دەینی ئەو کەسە نەیتوانێت سەرکەوتبی ئەزەبار هۆکارێک هۆکارەکە خۆی بیان کەسی بەرامبەری بی. بەڵێ زۆر سپاس بۆ کاگیاسە بەرزنجی کۆمەڵناس و مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆ کە وشێک ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست.